بینرین هجا جاره کدن بخیراتنا و دکم دخلک کنو جو برنامه هفت رنگ هیویدارم گو تندرستیا و توا باش به او ججنا نوروزی لو توایا پیروز به. بینرین هجا دوی بهاری ده ام جارک دنی به هفدور دچن گرکی دنابخ چه چاندو هنر رنگین کابه چه دناف دسته مده هیه و امبری خودن باجار حسکی. بینرین هجا سیدای تیرش هلبس وان کردیه ناسکری گو گلک هلبس لپاش خواه هشتن و گلک جوان هلبستاجی بون ستران یکا ناسکری بناوی ای بلبلی دلشادیه زانا عمر جحسکی راپورتک تایبت بو بیرانینا فی هلبسوانی بومه آماده کریه. هلبسوان کرد سیدای تیریش آنگو ملنای فی حسود سال 1923 ده لگوند نجموک یه گریدای باجار حسکی جدایک بویه. پیناسا سیداجی دناوا کردان ده جملتی هاتیه گرتن. لورا تیریش بریاگو دست بخواندنا خواه دبستانا فرنسی یال باجار عاموده بکه فیری زانستو آیینا اولا اسلامی دبه. هنرمند کرد گره سیدای تیریش جمال تیریش وسا سرپیهاتین باوی خواه ببیرتینه. ده بین سالیا خود چوی تبلی دبستانا فرنسی بویه. پشتی سال سی و دو زیده که من نقل کتابی رامه رخصتنا خیبونی چه دبه تبلی رخصتنا خیبونی دبه و شد رخصتنا خیبونی ده به مال حج حسان بیتر بوارد داودستند رحمتی قدری جان بو نور الدین زازا بو قلک نافداری وکی دنجی هبون سیدای تیریش سی دیوان هلبستی بناوین خلات زوزان و جودی هر وها هجمارک چیروک دجیر ناو سربیهاتی کردا ده لدو خوشتنه. ده سالین هفته ای ده استیرکا هلبسوانی کرد هی نافدار جگرخوین گش بو وی دمی پر زحمت بوگو ناوی هلبسوانکی دن دوی دمی ده بی بیرا مروف آن دهش جواکا وی ده بمینه. لید سردما جگرخوین ده سیدای تیریش دکاری بو سینوران در باس بکه و ببه ناوک گرنگ ده هلبستا کردی یا کلاسیک ده. بینرین هجا اف بشک بو ج کلیپا هنرمند و پیانیستا کرد بوران زازایه بناوی نوروز گو سترانا حسن زیرک لبلی بوران با آلیکاریا هنرمند ابراهیم شیخ و اف ستران جاره کدن لسر پیانو پیشکشی خلکی دکن و دخوازن گو بشیوازکی نو پیشکشی تایبتی خلکی بیانی بکن بوران نها میوانا برنامه هفت رنگ. پیانیست و هنرمندا کرد بوران زازا گلک سپاس بو بشتاری بونات برنامه ما. گلک سپاس جبوتا کک لقمان از گلک کف خوشم گه از بورم ایرول بر. گلک سپاس و نوروزات پیروز به دستیتجی ساغبش بو او کلیپا گو تشکریه کلیپا هنرمند ناسکری حسن زیرک گو تل سر پیانو جارک دنی نو کریه و ت بلا کری راستی مرگ هدار دک مرد به اوجبو کردا اوجبو غیری کرداجی تا آماده کری. توازم چیروکا وی کلیپی و تدروجا نوروزید بلا کرد چیروکاوی چبو.
بله براستی اف تشته ایگو تنها بحث کرد کرد بجی و ایگو نه کرد بجی کاره اف کلیپی ها ببیسه اف براستی هدف من وقتا موی چکر وک ام بیجن از جسرک چکم دناف کلتورا کردی و دناف کلتورا غربی جی یعنی کاره بن تشتک ببیسن گراحت بجوانار ببیسن وك موسيقى غربية ببتشك نزحمت بسرقوه جبرقو أمش كسكرة بيجن إنه رأسا ببهيس استرانك حسن زيرك أجر بحياته موسيقى كردية بهيس به ممكن بيتشك جوير زحمت به فبراستي أفبو بيروكا عول إيجو هات جمر أنا وأمارو تشاوا كارت تشتك تشيكه خلكك أوروبي به أمريكي به كاربوي بهيسه لهر طابع كردي جي تذهب بيجا كما حسن زيرك من وقتها از المعهد فنون جميلة بوم الهوليري فمانجا هنا رجوانا كان أول جار من بحثك تشيكر من رابورتك تشيكر السر حسن زيرك بو فمقال لك تويجينو تشيكر بحث تشيكر سروي سرجياناوي شكو هاتيه وأز قال لك دلي مفرح بو جما موسيقية ولو إيه كرد إيه مظن هنا فجبولا وقتها إبراهيم شيخو لا يسران بيج محمد شيخو أو دانرك موزيكي قالك باشا قالك بنافانجا الولايات ألمانيا دجي وكتابك تشيكر أزين ها بيش وقم أف كتابة هاي مقطوعي بيانونا جبو سولو بيانو قالك ستراني كرديني في ساندية فمقالك حسكر از يك جفان سترانا از تومار بكم إجا ماها بري شغلي ما كوني بو أف فكرها جمرهات إجا مناريا مديد أنا وسرانا نوروز جيتد هي أف كتابها فمقرر دا دوی ازوی تومار بکم و اوی تشتک خوشک بجبو روزا نوروز ام سرانا نوروز دي سبب هيسن ايجو ما قال لك جرب هيستيه بس بطريقه نهبه بله بورنت يعني كسكي وقت تاني زمان قلت سر بيانو اميرا بيانو لتخين اميرا بيانو جي بيتر بكولتورا روج افاف غريداي نب كولتورا ام بيجن روجلات يانجي تايبتي موسيقى كردي وتكرد تجمال باتك باويتا كسكي موزيك جنه جو بصالا لسر موسيقى كردي خبتي ام بيجن تشاوا تكاري هردو الياراجي يعني اميرك روج افاي بتمامي وتكتش كرد ناف كولتورا كردي موسيقى كردي بهفدور دمشن يعني انت زحمتيت بيني وقت قلت تشتكي كردي سر بيانو خينه ام بيجن تشاوا يشتره اري فرسك قالك باشا تدكيج برغو وقتام دس بيكر استمرين دكم سر سترانا نوروز سر بيانو ايجو ابراهيم شيخو قالك خوشك نيفسان دجبو بيانو تكنيكا بيانو قالك جي خوشك بكار اني تيدا جمر زحمت بو ازتشاوا تعبيري موسيقي تدينم جبرغو سترانا اصلي اجر اموي ببهيسن يا حسن زيرك قالك نويانس تتنيا وكل موسيقى غربية هي امبيجن بيانو فورتي يعني اجر بتشكل جينا بطيء تربكه جينا سريع تربكه اجا قالك تشتولو اي موسيقي هون لازم بو اسبخو اسبي بفكرم از زيدا بكم السروي لنفسها وقتي روحا سترانجي تاد بمينا إجا أفهم ديت كتشتك زحمت بو لجورجاز بين نتيجة إيجو دركت جبرجو هفالي من هر كورجي قال لك كيف أنا نتيجة رهات وإيجو أم بيجن الفرل كندا جي قال لك كيف أنا جرهات أسكارم بيجم تجربة ناجح بو بنقله وقتها من تمرين ذكر سر بيانو أزقال لك جي مبيس سرانا أصلي جي جبو أزبنرم أو بخوجي حسن زيرك تشاود قوت دا تشاو نيانسي موزيكي موزیک جن و پیانیستا کرد بوران زازا گلک سپاس بو بشتاری بوناته برنامه هفت رنگ گلک سپاس شتر و نوروزا پیروز به نهاجی امبری خواه بدن وانی شانویا مموزینه لوانی هاته پیشکش کرن پشتی گو لجزیره شرنخی هاتبو قدغه کرن عرف اصلان بوم اف راپورت تترباری وی شانویا ده آماده کریه بینه لفی ماسیانه ماسی جی ایوارا کم دکن لبنی دیمونا ممی آلانه لیستیکا مموزین کو لباجروک جزیره شرنخ هاتبو قدغه کرن لوانی درک سردیکا شانویا منجله و حسکرین دستانا ممی آلان سالونا شانوی تجی کرن. شانوی مموزین با آوائه که نوژن و زحمت به شوازه و بیجی و موزیکال درکت پیشبری هنر حزان. آخ تبا کتو زمرود و مرجانه حیات
Senaryoya Memnûzîn li ser kilama Memê Alanya ve gotina dengbêj reşo hatiye sazkirin. Derhenerê lêstikê Mîrza Metin Sedema bijartina vê şewazê wiha dibêje. Ayek ji berê de min dixwast ku destaneke devkî raxînim ser dikê ev sedemekî mezin bû. A du şêwaza ve bêjiyê li ser dîwana şanoyê meriv çawa dikare li ser bişixule li ser bifikre. Ev sedemek din bû. Sedemek din dîsa ev berhem li hemberî komediya sivik ez bêjim. Komediya ku ber bi skeçê ve komediya ku ber bi parodiyê ve diçe li hemberî wê jî disekine. Metin piştî lêstikê li gel temaşavanan gotûbêjan çê dike û nêrînên wan digire. Gelo wan ev şewaz û lêstik ecibandiye an ne. Destûr dilê ve sabe. Rastî ji datnav de hebû yani çawa ji datê qetle gotî hemû komedyen yan jî hemşine lîstikwan yan hemşine şawnekên bin komedyen bikerin hemşine tiştek din bikin. Ez tiştek ji datî bû belkî qetle gotî piçek kêf xweş me piçek zehmet pir sekinan xewîne belê ji bil wîne tiştek cuda ji bo me em nikarin bîr bikin wîne. Piraniya wan got ku wan ev şewaz ecibandiye. Lê dîsa jî Metin dide zanîn ku dema temaşevan rastê ceribandinekê wiha lêstikekê bi vî şewazî nû tên nîviyan wan qet hez nakin û ramanên xwe naînin ziman û nîviyan wan jî pir hez dikin. Dibe ku piştî wan gotbêjan jî hem piştî vê lîstikê hem jî piştî wan gotbêjan jî hişê temaşevanan hêdî bigore ew ê bizanin ku her tim komedî tune komên cuda jî hene şêwazên cuda dicerbînin. Lêstika Memnûzîn di dazdeyê Adarê da li bajarokê Cizîra Şirnexê ji aliyê qeymeqam ve hatibû qedexekirin û sedema wê diyar nekiribû û serlêdana wan ya herî dawiya Bocilêmêrgê jî hin jî bi fermî nehatiye bersivandin. Helbet zordestiyek heye li hember Kurdî ne tenê li hember şanoya Kurdî bi giştî li hember Kurdî Kurda zordestiyek heye ev zordestî berdewam dike em vê yekê dizanin lê em ê hewl bidin hemû Kurdistanê vê lîstika xwe pêşkeş bikin. Derhener Mîrza Metin dê di duyê Nîsanê da bi lêstikek nû derbikeve pêşberî şano hezan. Navê lêstika wî ya nû Bukalîkê ye. Arif Aslan, Dengê Amerîka, Wan. Bînerên hêja her em li nav şano dimînin û diçin germiyan bo koma sêrwan ya şano. Got lîstikek şano ya Ezîz Nîsin pêşkêş kir ku tê de rexneyên siyasî û civakî bi taybetî di vê şanoyê de bûn. Dilşad Enwer jî xwest ku beşekî ji vê xebatê pêşkêşî me bike. گەمەی سیاسی کە لە نووسینی عەزیز نەسین و لەلایەن تیپی شانۆی سیروانەوە لە گەرمیان کراوەتە شانۆ. ماوەی چەند ڕۆژێک شانۆگەریەکە لە گەرمیان نمایش کرا و بڕیارە لە شارەکانی تری کوردستانیش بە هەمان شێوە نمایش بکرێت. شانۆکە شانۆکی سیاسی کۆمیدیە لە نووسینی عەزیز نەسینە. شانۆکە باس لە دەسەڵاتداران و سیاسیەکان و حیزبیەکانەکە کە چۆن یاری بە چارە نووسی خەڵکەکەن و ئێمە ئەومان پیشاندا لە شانۆکە کە ئەم دەسەڵاتدارانە ئیتر نابێ خەڵک فریویان بخوا و ئابێ خەڵک و شار بێتەوە لەوەی کە ئەمانە یاریتان پێیەکەن و لە بیری گیرفانی خۆیاندان لە بیری بەرژۆندیەکانی خۆیاندان و خۆشبەختانە توانیمان لەگەڵ وەکتەرە بە ڕێزانە بتوانین بۆ ئیمکانێتە کەمەی کە هەیە بێ ئەوەی پشتیوانیەک بکەین لە ئەمڕۆدا ئەو شانۆ نمایش بکەین. تیپی شانۆی سیروان بۆ نمایشکردنی شانۆکەیان 3 مانگ پرۆڤەیان کردووە. دەیانەوێت لە ڕێگەی کۆمیدیاوە کۆمەلگا لە مەترسیەکانی دەسەڵات ئاگادار بکەنەوە. شانۆکەمان باسی نەهامەتی و نەداری کۆمەلگای ئێمە ئاکە ئێمە بە شێوەیەکی کۆمیدی هەیە نامەدە سەر مەسرح لێران نمایشم بۆ خەڵک کردووە کە ئەوەی جارێتتر خەڵک وەشار بێتەوە لەسەر وشەی سیاست گاڵتە بە سیاسەکان نەکەن و خەڵک زیاتر وەشار بێت. بۆ بینینی شانۆی گەمەی سیاسی ژمارەیەکی زۆر بینەر ڕوویان لە هۆڵی هونەر کرد لە ناوچەی گەرمیان. لەلایەن هەندێک لە هونەرمەندانیشەوە ڕەخنەی ئاستنزمی لە شانۆکە گیرا. بەڵام ئامادەکارانی شانۆگەریەکە دەڵێن کارەکەیان جێی دەستخۆشی بینەران بووە.
تێیدا ڕخنا لەم دەسەڵاتە ئەگرێت کە ماوەی 31 ساڵە بەداخەوە ئەم قسەیە کاڵێم نەیانتوانیەوە بە گوێرەی ئەست و داواکاریەکانی هاونیشتوانێنی خۆیان بن ئێمە ناچارین لە ڕێگەی شانەوە کۆمەڵێک پەیامان هەبوو توانیمانە پەیامە بگەێنین باشترین بەڵگەشت بۆ پەیامە کە گەیشتووە پێشوازکردنی ئەو هەموو جەماوەرە بوو لە ئێمە هونەر یەکێکە لەو ڕێگەیانەی کە نیگەرانی و پەیامەکانی خەڵکی پێدەگەێنرێتە دەسەڵاتداران بەڵام هەندێک لە هونەرمەندان ناومێدن لەوەی پەیامەکانیان بە هەند وەربگیرێت دڵشادنوەر دەنگی ئەمریکا دێرمیان بینەرێن هێژا کا نەهان بەری خۆ بدن باژاری هەلەبچا گۆ یەکەمین جار پێشەنگەهەکە هەڤبەش ژێ بەرهەمێ هونەرمەندێن گەیشت لە دارکەت لە ڤی باژاری فەرحان هەورامانی خواست گۆ هوربینیە vê پێشەنگەهێ divê raportê pêşkêşî me bike. گەلەری جەلال عەزەبانیە لە هەڵەبجە یەکەم گەلەری هەڵەبجەیە کە لە دوای کیمیابارانکردنی هەڵەبجە لەلایەن گەنجێکەوە کراوەتەوە ئەو دەڵێت مێژوویەکی گەورەی شارەکەی تێدا کۆبووەتەوە. ئەمە یەکەمین گەلەریە لە مێژووی دروستبوونی هەڵەبجە هەتاوەکو ئێستا هەوڵێکی بچووکی منە بۆ گەورەی هەڵەبجە و لێرە نزیکی زیاتر لە 2000 دەموچاو هەن کە لێرە ئەیان بینی وێنەی هەموو چین و توێژەکانی خەڵکی هەڵەبجەی تایە بۆی دیتە ژوورەوە هەست بە هەڵەبجە بکەی نەک هەڵەبجە چێتی یعنی هەست بکەی شوێنێکە کە تایبەتمەندیە جیاوازە لە شوێنەکانی تر. گەلەریەکە ماندووبوونی 19 ساڵی ئارامشەمێرانەیە بە دوای وێنە و بەڵگە مێژوویەکانی شارەکەدا ئەو دەڵێ چەندین ڕێکخراو هەن پارە وەردەگرن و پرۆژەیان نییە بەڵێنی زۆرم پێدراوە کە پشتیوانیم بکەن. ڕاستیتەوێ ئەمە کاری حکومەتە ئەبوو هەڵەبجە ئەرقاوەنی ئەرشیڤ بێ بەڵام ئەوەتە نیەتی من لە بەرپرسیارەتی خۆمە لە هەستکردن بە بەرپرسیارەتی ئەمەم کردەوە ئەمە ڕەنجی 19 ساڵمەکە من ئەم وێنانم کۆ کردوێتەوە. هونەر ساحیب مامۆستای پەیمانگای هونەرە جوانەکانی هەڵەبجەیە دەڵێت هیچ شارێکێندەی هەڵەبجە پێویستی بە گەلەری نییە. بڕوا بکە لەوانەیە هیچ شوێنێکێندەی هەڵەبجە پێویستی بە گەلەری نەبێت چونکە گەرمیانی لێ دەرکە کەم شوێن وەکو هەڵەبجە توانستی گەڕانەوەی ئەو چیرۆک و حکایەتانەی هەیە کە زۆر دەگمەنن زۆر ئەوەی ئێستا قسم لەگەڵ ئەو دەستگانەی ڕاگەیان ناکرد بۆ کارکردن دروستکردنی کۆمەڵی کورتە فیلم لەسەر کۆمەڵێ بابەت کە تۆ پێچێ فیلمسازەکانی جیهان بە دوای چیرۆکی تەسەنوعیە بگەڕێن دروستکردنی چیرۆکا بگەڕێن لێرە بە واقعی چیرۆکەکان خۆیان هەن. لەگەڵ یەکەم ڕۆژی گەلەریەکەدا هونەرمەندانی شێوەکار و پەیکەرساز گەلەریەکەیان کردە شوێنێک بۆ نمایشکردنی کارە هونەریەکانیان ئەوانی شوێنێکیان نییە تا کارەکانی تێدا نمایش بکەن. زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ گەلەریە کراوەتەوە لە هەڵەبجە منیش لەم گەلەریە جوانە تاتوانیم بەشداری بکەم و چەند وێنەیەکی خۆم نمایش بکەم. بێگومان هەڵەبجە لە بیدایەتی دروستبوونی هەڵەبجەوە هەتاکو ئێستا و هەتاکو هەڵەبجەشما بێ هەڵەبجە دانگایان لایەنێکی لانگەیەک بۆ شاعیر و بۆ نووسەران بۆ خەڵکی زۆر چاک و ڕووناکبیر و گەلێریەکی ئەوە بێگومان ئەمە سەرەتایەکە کە کەسێک مامۆستا ئارام شەمێرانەی کە زۆر هیلاک بۆ تەعامی کردوێتەوە بەڕاستی هەڵەبجە پێویستی بە زۆر شت زیاتر هەیە لەوانە. گەلەری جەلال عەزەبانی بە ناوی قوربانیەکی کیمیابارانی هەڵەبجەوە ناونراوە هەوڵێکی تاکە کەسی ئارامشەمێرانەیی و دەیەوێ لە داهاتوودا گەلەریەکە ببێتە ناوەندێکی ئەدەبی و فەرهەنگی لە پارێزگای هەڵەبجەدا. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. بینەرین هێژا ئیرۆ خەلاتا ئۆسکار یا ناسکری تێ دەست نیشانکردن کابێ کیژان فیلم یا کیژان کامپانی وێ خەلاتێ وەرگرە یەک ji wan kampanya ya Disneyê. Dibe ku Disney di Oscarên paşarojê de di rêza taybetmendiyên baştirîn filmên animation de serdest be. Lê ev nayê wê watayê ku wê ji karê xwe yê orîjinal dûr bikevin. Stüdyoya Hollywoodê sê filmên bi navê Encanto, Luca, Raya and the Last Dragon hene. Lê dibe ku animationa belgefîlma Danîmarkî yê bi navê Flea yan jî filmê Netflix yê bi navê The Mitchells vs. The Machines dikare xelatî bi dest bixe. Demam hezra filmê din dikin ku hevaletiya navbeyna du jinan dilê wan dal pêşçavê cîhanî ye ew bi kêmasî hene ji ber vê yekê jî bûme dilxweşiyek bû ku hemî tîmê bînîn ba hev
و لسر و مجاره کار بکن به چه آستنگ هبن. لوکا استودیو فیلمین انیمیشنه که لجیر سیبرا کمپانیا دیزنی کار دکد و چیروکا اجدهایک بچوک یا دریایی به حوالتیا دگل اجدهایکی تر وکی خواه و دگاره هاریکاریا مروین جدر وی آوه بگه. اف فیلمه لسر سرهاتیا زاروکتیا درهینر انریکو کاساروسایه. فیلم انکانتو جعالی استودیویا والت دیزنی انیمیشن و هاتیا چیکرن. گو سرهاتیا بنماله کولومبیایی گو هزین سحری هنه ودگرینه. There is this wonderful ev mînakeke balkêş e ji cinawerekî deryayî bi şêweyekî ku ji bo me û hin kesên din balkêş be. Ji ber vê yekê em gelekî jê hez dikin. Em hêvîdarin ku temaşevan jî bikarbin bi awayê xwe yê ku çi hestek ciyawaz heye yan hembêzkirina çi tiştekî dijwarê derûna xwe derbibirin. Ji ber vê yekê ez pîrozbahiya wan dikim û kêfxweşim ku ev hest heye. فیلم دانیمارکی یه بناوی فلی جونز رازمسن در هنریاوی کریه. دما او گنج بو حوالتیا کرکی افغانی کریه. گوج افغانستان رویایه. او هاتیا ولاد. بشتی همی بنمالاوی هاتن کشتن او بپیان برف اوروپا چو. اف فیلمه بحث سرهاتیاوی دکت که ده چه دجواریان دا درباز بویه و چوا رزگار بویه. باشترین فیلم انیمیشن یه اوسکاری و لشانوگه ها دالبی ل 27 و مهه بیتا راگهاندن. بینرین هجان ها انبری خودن لندن لوی ده پیشنگه که تایبتیا برهمین هنرمند ژاپنی کیوسای گو د چرخا 19 دبو و بو اف هنرمند باندوره که پرمزن له هنرا ژاپنی کریه. تابلوکانی هنرمند شیوه کار ناودارکی کۆتایی سەدەی 19 کیوسای یابانی لە ڕۆیاڵ ئەکادمی لە لەندەن نمایش دەکرێت. مێژووی تابلۆکانی دەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 1970 تاوەکو 1989. تابلۆکانی ئەم هونەرمەندە یابانیە شیانی سەرسوڵمانی سەردانیکەرانی پێشانگاکەیە. لە سەردەمی خۆشیدا بەوە ناسراو بووە بە تەنها دوای هونەرە نەریتیەکانی ژاپۆن نەکەوتووە و بەردەوام نوێبوونەوە پەیامی هونەرەکەی بووە. What was revolutionary about Kyosai's art is that the fact ئەوەی سەبارەت بە هونەری کیۆسای شۆڕژگێریە ئەو ڕاستیەیە کە ئەو دوو شێوازی جیاوازی نێگارسازی پێکەوە بەستنەوە چونکە لەسەر وەختی پێشودا واتە لە سەردەمی ئۆتۆگاوا ئەو دوو هونەرە تەواو لێکجیابوون و نەدەبوو تێک هەڵبکرێن. ئەو لە ڕاستیدا توانی بەسەر ڕیزبەندی نەریتی هونەریدا زاڵ بێت هەروەها بەسەر دابوونەریتەکاندا لە جیهانی هونەری ژاپۆنیدا و لە ڕاستیدا ئەوەش بوو بە تابلۆی سەروەختی نوێ. ئەم تابلۆ پڕبەهانەی کیوسای پڕنرخترین تابلۆکانی یابان بووە وەلێ لە ڕێگای چاپکردنی بەرهەمەکانیەوە خەڵکی ئاساییش لە بینینی شاکارەکانی بێبەش نەبوون لەوەشدا داهێنەر بووە کە ئەوانیشی بەسەر کردوتەوە. Kyosai was hugely popular at the time. کیۆسای لەو کاتەدا زۆر بەناوبانگ بوو. ناوبراو کاری لەم جۆرە تابلۆی ئاست زۆر بەرزانەدا دەکرد ئەوانەی کە زۆر گرانبەها دەبوون بەڵام هاوکات کیۆسای کاری وەک نیگارکێش و دیزاینەری چاپکردنیشی دەکرد و پاشان کتێبەکانی بە وێنەوە و چاپکراوەکانی کەسانی یاسایی دەیانتوانی بیان کڕن. کیوسای لە قوتابخانەیەکی دیار خوێندوێتی جۆرە تابلۆیەکی ئاسبەرزیشی بەرهەمهێناوە. لە منداڵیشەوە ئەو سەلیقەی تیا بووە و بەر لە خوێندن لە چەندین مەرسەمی ناودارانی ژاپۆن کاری کردووە. شەڕی نێوخۆ و بڵاوبوونەوەی پەتاکانی هاوشێوەی کۆلێرا ناجێگیری باری ئابووری زیانی زۆری بە خەڵکی گەیان دەبوو. لەو سەر وەختەژا خەڵک دڵخۆش بوون بە کارەکانی کیۆسایی لەبەرەوەی دۆخە دژوارەکانی گۆڕی بوو بە شێوەیەک کە خەڵک بخاتە پێکەنین. یەکێک لە شاکارە دیارەکانی ئەم پێشانگایی لەندەن کە ناسراوە بە گالیگرافی ئەنتەرپەیتینگ پارتی کە داهێنانی کیۆسای بووە و زیاتر لە 50 شێوەکاری تر بەشداریان تیا کردووە کە بە دیقەتەوە لێی بڕوانی وێنەی هونەرمەندەکە خۆی ئەدۆزیتەوە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا. بینەرین هێژا هەر ئەم لە لندن دمینن و دچن پێشنگەها هونەرا نوژن یا ئینستلیشن گۆ لە لندن تێت بریتن و بوو و گەلێک بەرهەمێن بالکێش و تایبەت تێدەهاتن نیشاندان. لە موزەخانە تایت بریتانیا دەمە ویستەڤاڵەیە. پێشانگەهێک ئامازان دناڤە موزەخانەیەدا هاتیە نیشاندان ku nêzîkî 150 karekter têda bejdar bûyne. Hindek ji wan wisa diyar dikin ku xizmetê dikin û hindên dî jî bi cilên rengîn kernevalê dîne pêş. Navê vê vîstevalê mewkibê hiyolok e.
هیولاک یک جه هنرمندên herê nayab û xwedanhez re ku îro li Brîtanya kar dike. Ew ê berînoke diyar kiriye ku wî şiyanên pêşkêşkirina karên zehmet û aloz hene. Lewma mezanî ku ew dê şêd kareke pir balkêş bo mozexaneya me çêbike. Di gel hebûna gelek tiştan û karekteran ku mirov berê xwe bidate dê zîzî berzebî, di nava van karên hemereng de çend rastiyên tarîk hene divêt bihêne diyarkirin. Hunermend bi xwe vêyekê piştrast dike. It's a procession through time, through history. Ew pêvajoyeke bi dirêjahiya demê di dîrokê de ji berê tê heta serdema nûkew û ber bi paşerojê vediçe. Ew hewl dide ku ji dîrokên carînan dijwar û gemar tiştekî gejbîn pîşan bide. Ew gelek tiştin ew kesaneya aliyekî gerdûnî heye. Di her karîkterekê de werdekariyên neasayî hene, hindek keltûrê hindî û îndûkarî bî li bêrt îne ve, di gel de nîşanên hindek kesatiyên kernevalan û çêkirina evê hejmara zûra karîkteran tiştekê mezin e. Tiştê herê zehmet di vê karî de ew e ku hîyolak her tiştekî bi destan çêdikir. Lewma her tiştek bi rengekî alûz û balkêş tê diristkirin. Ev e ne karekî bi sanahî ye. Lûk ev kare bi harîkariya tîmeke harîkar encam dan. Ewan di demê qedexeyên derkeftinên pandemiyên Brîtanya da dest bi karî kirin û êk ji zehmetên wan çêkirina hunerê bi rêya peywendiyên vîdyoyî bûye. Working by Zoom is tricky. Karkirin pirêya Zoom karekî zehmet tê dîtin. Ji ber ku tu li tiştekî dinêrî û hizir dikî ku gelek mezin e, weke di rastiyê de ew qebarî heye. Ji ber wê yekê pîvana li ser Zoomê rastî zehmet e. Reng di dema mezinkirinê de zehmet e. Tenê tiştê baş ew e ku weke wêneyên kamîreyê ku ji aliyekî din tê nîşandan. Babetên jeopolitîk hêzên cîhanê kûçberî xwepêşandan bazirganî çend ji babetên pêşangehê bûn. Lûk dixwazît ku ew xelkê diçîte pêş, hez biket ku ew beşekin ji vê vîstevalê. Mûzexana Teyt Brîtanya her sal hunermendekê cuda dînît ku pêşangeha xwe li wêrê pêşkêş biket û ev sala hunermend Lûk bûye û ev sala hunermend Hiyolok bûye û dê pêşangeha wî heta 22 heyvayek 2023 ya berdewam bît. Bînerên hêja li vê demgiştin dawiya gera xwe her şad û bextewar bin bimînin di xêr û xweşiyê de.